یانەی شێروانەش بەردەوامە لە ئەنجامە خراپەکانی و لە هەفتەی 19 خولی نایابدا 8ەم شکستی لەم وەرزەدا نووسیەوە. لە هەفتەی 19 خولی نایابی یانەکانی کوردستان یانی شێروانە لە نێو یاریگای خۆی میوانداری لە یانەی هەولێر کرد. شێروانە خاوەنی پلەی 11 ڕیزبەندیەکە کە یاری ڕابردووی بە برنەوە کۆتایی پێهێنا بوو دەیویست درێژە بە سەرکەوتنەکانی بدات و بگەڕێتەوە ڕکابەریکردنی پلەکانی پێشەوە. هەرچی هەولێریشە کە ئەم وەرزە ئاستێکی باشی پێشکەش نەکردووە و لە خانەکانی کۆتایی ڕیزبەندیەکەیە دوای گۆڕینی ڕاهێنەرەکەی بە گڕوتینێکەوە هاتە نێو یاریگا بە مەبەستی بردنەوەی سێخاڵی یاریەکە. نیوەی یەکەمی یاریەکە ئاستێکی بەرزی بەخۆیەوە بینی و هەردوو لە چەندین هێرشی مەترسیداریان کردە سەرگۆڵی یەکتر. هەولێری میوان لە ڕێگەی عەبدوڕەحمان هێرش لە خولەکی 45 گۆڵی یەکەمی تۆمار کرد و نیوەی یەکەمی بە سوودی خۆی کۆتایی پێهێنا. لە نیوەی دووەمدا شێروانە هەوڵەکانی چڕ کردەوە بە مەبەستی یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام لاوەزی هێڵی هێرشبردن و پێکانی چەند یاریزانێک شێروانەی بێبەش کرد لە تۆمارکردنی گۆڵ. هەولێر لە نیوەی دووەمیشدا گورزی خۆی وەشاند و دوو گۆڵی تری لە خولەکەکانی 73 و 90 کۆدووی یاریەکە لە ڕێگەی محەممەد هاوار و سەڵاح حەسەن تۆمار کرد و یاریەکەی بە 3 گۆڵی بێبەرامبەر لە شێروانەی خانەخوێ بردەوە و برینەکانی شێروانەی قۆڵتر کرد. ئەوەی ڕاستی بێ من گەورەترین گرفت لە یانەکەی بڵێن نەبوونی هێرشبەنێکی کارایە، یعنی بتوانێت هەلەکان بخوازێتەوە. ئەمە زۆر جار لە یاریەکانە ئەبینی زۆرترین دەرفەت دەچێنن بەڵام بەداخەوە گۆڵ کەم تۆمارەکەن. ئەمڕۆژ بینیتان ڕاستە تیبی هەولێر تپێکی باش بوو، 3 گۆڵی کرد. بەڕاستی گۆڵەکان لە هەڵەی ئەنجامی ئێمەیە بوو و دەرفەتەکانی ئێمە دوو هێندەی ئەوان بوو، بەڵام ئەمە نەماتوانین گۆڵەکان بکەین. خۆتان زانی یاری تۆی پێ ئەوەیە، یعنی زۆر جار ئەگەر هەل نەقۆزیتەوە گۆڵی پێ تۆمار نەکەین حتمەن شتەکە بەسەر تاشکێتەوە. هۆکارەکەوە تەنها نەبوونی یاریزانێکی کارا هێرشبەرێکی کارا بتوان لە یاریەکانە گۆڵمان بە تۆمارکەوە. لە هەمان کاتە باش یاریزانەکانی تیپەکە بۆ نمونە مەسەلەن محەممەد سابرە یا ئەکیبێ یا فڵان فیسار کەسێک لەمانە کە تۆزێک کاریگەر لەسەر تیپەکە بۆی پێکانەوە غیاب بوون و بوونیان نیە. زۆر جار ئەوەتان یعنی کلێنێک لە تیپەکە دروستە بێ. بەڵێ خۆی گۆڕانکاری لە ڕاهێنەر زۆربێ کات بە ئەرێنی لەسەر تیپەکان دەشێت. تیپ ئێمەش هەروە بوو کە ڕاهێنەر گۆڕا بەڕاستی بە ئەرێنی لەسەر تیپەکە شکاوە. ئێمە لە پلەکانی دواوە بووین، بەڕاستی ئێمە هیچ شتێکمان نەبوو کە لە دەستی بدەین، دەبای هەموو یاریەکان بین و ئێستاش ئێمە تۆزێک لە دواوی ڕیزبەندی دوورکەتینەوە، بەڵام هێشتا کارەکەمان تەواو نەبووە. دەبێت چەند یاریشتر لەسەرێک ئاست و ئەنجاممان بەو شێوەی ئەوڕۆ بێ تاوەکو بتوانین لە یاریەکانی کۆتایی تۆزێک بە نەفەسێکی ئیسراحەتر یاری بکەین و لە پلەکانی دوا دوورکەوت بینەوە. بەم ئەنجامەش یانی هەولێر بە شێوەیەکی کاتی دوو پلە سەرکەوت و بە 18 خاڵەوە چووە خانەی 12 ڕیزبەندیەکە و یانی شێروانەش بە هەمان خاڵ و لە پلەی 11 ڕیزبەندی خولی نایاب مایەوە. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.